ئەی لە قەبری ئەمە کۆمنتێکی نەوشیاو بوو کە من تەواو نەکرد. بەداخەوە لە ئێستادا لە تۆڕە کۆمەڵایەتەکان بەکارهێنەران نابەرپرسیارانە و بێباکانە چەندان کۆمنتی نەشیاو و پۆست نەشیاو بڵاوەکەنەوە. هەروەها تۆڕە کۆمەڵاتەکان پڕ بوون لە وتە و لە پۆست و لە کۆمنتی ناشیاو و ناشایستە. جا بابینە سەر لایەنی یاسایی بابەتەکە. ئایا تۆی بەکارهێنەری تۆڕە کۆمەڵاتەکان ئاگاداری هەر کەسێک پۆستێکی نەشیاو بکات یان کۆمنتێکی نەشیاو بنووسێت ڕوبەڕووی یاسا دەبێتەوە؟ یاسای قەدەغەکردنی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن ژمارە 6 ساڵی 2008 لە مادە 2 داهاتووە. هەر کەسێک جنێو بدات یان تۆمەت هەڵببەستێت یان هەڕەشە بکات لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا بە سزایەک سزا دەدرێت لە 6 مانگ زیندانی بۆ 5 ساڵ زیندانی یاخۆت بە پێبژاردنێک لە نێوان 1 ملیۆن دینار یان 5 ملیۆن دینار. جا ئەوەشم گیر نەچێت هەر کەسێک لە تۆڕە کۆمەڵایەتەکان کۆمنتی نەشیاو بنووسێت یان پۆستی نەشیاو بڵاو بکاتەوە لە ماوەی 3 مانگدا ئەو کەسێک تاوانی بەرامبەر کراوە ئەتوانێت سکاڵات بەرامبەر بەرز بکاتەوە و بە یەکێک لەو سزایانی کە باسمان کرد سزا بدرێت.